أدلكم على تجارة تنجيكم من عذاب أليم تؤمنون بالله ورسوله وتجاهدون في سبيل الله بأموالكم وأنفسكم ذلكم خير لكم إن كنتم تعلمون يغفر لكم ذنوبكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار. ئەمە دەبینە مەراسیمی ئەنجامدانی نوێژ و ئامادەکاریە بۆ ئەنجامدانی نوێژ لەسەر تەرمی و مامۆستای کۆچکرد و مامۆستا عەبدولقادر ساڵح ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری وە لە هەمان کاتدا لێپرساوی ماڵبەندی شارە زۆری کۆمەڵی دادگەری کە دوای هەفتەیەک بەهۆی جەڵتی مێشکەوە لە نەخۆشخانەی بەخشین لەژێر چاودێری وردی پزیشکیدا بوو، بەڵام بەداخەوە شەوی ڕابردوو مامۆستاکیانی لەدەستدا و لە ئێستاشدا مەراسیمی ئامادەکاری بۆ ئەنجامدانی نوێژی مردوو لەسەر مامۆستا بەڕێوە دەچێت. من هەوڵدەدەم بەشێک لە کەسایەتەکانی سنووری شارە زۆر بگرم کە لە مەراسیمەکەدا ئامادەیان هەیە. مامۆستا سڵاوتان لەبێت بە ئەرکنەبی هەر بە پێ قسەی بکەن باسێکمان لە کەسایەتی مامۆستا وەکوپان خوازێک تا چەند گیان لە دەستدانی مامۆستا بۆشایی فەراغ لە جانبی دەعوە و بانکەواز دروستەکە لە سنوورەکە. بسم الله الرحمن الرحيم. جیوان لە جەنابتانەکە بەم شێوەیە دڵگەرم بن بۆ گیان لە دەستدانی مامۆستا عەبدولقادر بانخوازێک کە دەتوانین بڵێن خزمەتێکی زۆری بە ڕابوونی ئیسلامی وە لە هەمان کاتیشدا بە دانیشتوانی سنوورەکە بەفراوانی کردو. بسم الله الرحمن الرحيم. إنا لله وإنا إليه راجعون. دەستدانی برایەکی عزیز و خۆشەویستمان مامۆستا عەبدولقادر کلێنێکی گەورە لە سنوورەکەمانە دروست ئەکات. حتمان هەر کەسێک دینداری بکا و هەر کەسێک بێوێ کەلیمەیەک بگەیەنێ لە دەستدانی خەسارەتە بۆ ئێمە. مامۆستایەکێک بوو لەو کەسانەی کە هەر لە تەلەڤایەتی ڕەفیق بووین بە حەقەت. بێ دەکەم ئینشاءالله خوای گەورە تاویزمان بۆ بکاتەوە جێگای پەر بکاتەوە. هەڵبەت ئالەم عومرا مامۆستا وەکو بڵێ قەدەرەکە ئاوایە ئەگینا مامۆستا شتی زۆر پێ بوو ئەیتوانی کلێنی گەورەتر پڕکاتەوە بۆمان. فەراغانەی کە مامۆستا پڕی کردبوو چی بوو مامۆستا؟ داوو بانگەواز، بانکردنی دۆستان و ئازیزان، کارکردن بۆ گەیاندنی ئەم پەیامە. بەڕاستی لە دەستدانی هەر برایەک لەم شێوازە کلێنێکی گەورەیە. خۆی گەورە بۆ خاتری ناوە پیرۆزەکانی مامۆستا بە باش شادکە و بەردەوامی بەخشێتە هاوڕێکانی، بەردەوامی بەخشێتە ئێمە کە ئامادە بین لەم پێناوە کاری زیاتر بکەین وە نەهێڵین ئەم کلێنە گەورەتر بێت. مێ دەکەم ئینشاءالله خۆی گەورە تاویزمان بۆ بکاتەوە. خۆی گەورە بۆ خاتری ناوە پیرۆزەکانی سەووری کەسوکاری بە سەووری دۆست و هاوڕێکانی بە ئێمە بدا براکانی بە. مێ دەکەین ئینشاءالله مامۆستایەکێک بێ لە جوانەکانی بەهەشت، یەکێک بێ لەو کەسانەی کە خوالیان ڕازیە. خۆ بە خاتری ناوە پیرۆزەکانی سەبووری دۆست و ئەحباب و کەسوکاری بدات. ئێمەش پەیمان بین، بەردەوام بین، بەردەوامی لەسەر گەیاندنی ئەم ناژە جوانە، ئەم پەیامە جوانەی ئیسلام بە هەموومانەوە هەرێکەی لە گۆشە نگایەکۆ کار بۆ گەیاندنی ئەم پەیامە بکەین. ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ڕازین بە قەدەری خوا، هەموومان ڕازین، هەمووشمان ئامادەین. خۆی گەورە لێمان قبوڵ کات، خۆی گەورە جەنابی مامۆستا بە باش شاد کات.
بەشاریکردنت وەکو لە پێشتیشە ئاماژەم پێکرد بڕیارە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە مەراسیمەکەدا ئامادە بێت و پاشکەمێکی دیکە بەڕێزیان دەگەنە مزگەوتی گەورەی قەزای شارەزۆ کە مەراسیمی ئەنجامدانی نوێژ و پێشەویش مەراسیمی شۆردن و گەفنکردنی بەڕێوەدەچوو من دەمەوێت بچمە لای بەشێک لە ئەندامان وە لە هەمان کاتیا کادرانی کۆمەڵی دادگەری بەرپرسانی باڵای کۆمەڵی دادگەری لەسەر کۆچی مامۆستا و ئەو فەرەنقەی دروستی کردووە قسەمان بۆ بکەن. سڵام مامۆستا سەباحیان. ڕۆیشتنی مامۆستا چکەلێنێک لە ڕابوونی ئیسلامی و لە هەمان کاتیشدا بۆ کۆمەڵی دادگەری و قەزای شارە زۆر بە شێوەیەکی گشتی دروست دەکەن. بەڕاستی جەنابی مامۆستا لەبەرەوە کەسێکی کارا بوو لە دەڤەرەکە هەم لە ڕووی بانگەواز هەم لە ڕووی کۆمەڵایەتی خورسایی و سەنگی خۆی هەبوو دڵسۆزی خۆی هەبوو بە تەکید بۆشایەکی گەورە هەم لە ڕێزەکانی کۆمەڵی دادگەری جێ دەڵێەوە بەتایبەت لە ئەندامان و دۆستانی ئەم دەڤەرە و هەم لە ڕووی کۆمەڵایەتی شەوە لە ڕووی کایە کۆمەڵایەتی و هەرشێتەکانەوە پێگەی خۆی هەبوو ئەو هەردیسانەوە بە تاکید بۆشایەکی گەورە جێ دەڵێ بەداخەوە هەروەکو دەبینی کە هەر لە ڕۆژی نەخۆشیەکەی و لێرە کە خەڵکێکی زۆر حەزوریان هەیە و بەدەمەوە هاتن و بۆی خەمکینن ئەوە بەڵگەی لەسەر قورسایی جەنابی مامۆستا لە دەڤەرەکە بەڕاستی بە حکمی ئەوەی جەنابتان هاوڕێیەکی نزیکی مامۆستا بوون بە دروستی دەزانم ئەو پرسیارتان لەکەم پێشتر مامۆستا هیچ نەخۆشیێکی ترێشقایانی هەبووە یاخود نەخێر ڕووداوێکی لە ناکاو بۆیان خود پێشتر مامۆستا هیچ نەخۆشیێکی ترێشقانی بوو چکەوە پرسیاری بەشێک لەو حاڵاتیان کە لە دوورە مامۆستا دەناسن و پرسیاری دەکەن و لایەن سیر بۆ ڕووداوەکە کە ئەو جەڵدە نەخواسترا ئەوەی کە بینتەنەوە حاڵەتی جەڵدەیەکی دەماغ بوو جەڵدەی دەماغی زۆر حاڵەتی کوتوپەرە کە ڕۆدا بەسەوەکەوەی کە بێسومانە جەنابی مامۆستا فعلا نەخۆشی فشاری خوێنی هەبووە بەڵام وەکو ئەوەی ترکە کەسێکی کارا و چالاک و جوڵە بۆ شتێکی پێوە دیار نەبوو یانی وەکو ناڕەحەتی هەتا ئەوەی کە قەدەری خۆی پەروەردگار تووشی ئەو حاڵەتە بوو کە ئەو گوتمانەوە کە جەڵدەی دەماغ بوو بەداخەوە کە چەند ڕۆژێک مایەوە یعنی ئەوەی جگەلەوەی کە فشاری خوێنی هەبوو نەخێر نەخۆشیێکی ئەوەی نەبوو کە لەسەر جێگە بێ یا ناڕەحەت بێ یا پێوە دیار بێ یا لە چالاکی و جوڵەی بخا بە تاکید کەسێکی زۆر چالاک و کارامە بوو. پڵکردنەوەی ئەو بۆشاییە قورسە گومانی تێدا نییە گومانی تێدا ئەو کەسانە بە مروری زەمن بە درێژایی چەند ساڵ دروست ئەبوون هەم لە ئەزمون و لە توانا و لە زانست و لە سەلیقە و لەو غیرەت و شەهامەتەی کە هەبێ بۆ ڕابوونی ئیسلامی و بۆ خەمی خەڵک ئەوە بە تاکید بە ئاسانی پڕ نابێتەوە یعنی کە خەڵکێکی ئەوەندە بە ئەزمون لەبەر من هەستەکەم لەوەی کە بڵێ خەڵکانێکی زۆر باش ئەلحەمدولیلا کە هەنوو هاوڕێگا و هاوخەبات و هاوسەنگەری مامۆسان بەڵام جێگەی مامۆساش بە تاکید بە چۆڵی دەمێنێت ئومێد دەکەین ئینشاءالله بتوانین کە ئەو جێگەی پڕ بێتەوە مامۆستاگیان پێشووتر واتە شەوی ڕابردوو بەرپرسانی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان لە هێنانەوەی تەرمی مامۆستا ئامادەیانە بوو ئەو بڕیارە باشکەمێکی دیکەش لە ئەنجامدانی نوێژ و لە هەمان کاتیشدا ئەسپەردەکردنی ئامادەیانە بێ و لە ئێستادا دانیشتوانی سنووری قەزای شارەزۆر پەیدا ڕوو لە مزگەوتی گەوری شارەکە دەکەوە بڕیارە مامۆستا عەلی باپیری سەردانی مزگەوت و مەراسیمەکە بکات و لە پاشان نوێژ لەسەر تەرمی مامۆستا ئەنجام بدرێت و دواتر ڕەوانە بکرێ بۆ گۆڕستانی قەزای شارەزۆر تا ئەوەی مامۆستا ئەسپەردە بکرێت بەروی مامۆستا خەڵکی زەڕایانی کۆنە هەر بۆ هۆیشەوە دەبرێتەوە بۆ ئەو سنوورە مامۆستا لەدایک بووی ساڵی 1970 لە گوندی زەڕایانی کۆن لە هەمان کاتا لە گوندەکەی خۆی دەستی بە قۆناغەکانی خوێندن کردەوەتەوە لە پاشان لە بێستان سوور بووە بە مامۆستا و سەرای ساڵی دەوەدەکان پەیوەندی بەکاری ئیسلامی وەکو لە ڕێخستەکانی بستنی ڕاپەڕژین ئیسلامی بۆتە ئەندام و لە پاشان قۆناغەکانی دیکەی کاری کردووە. من دەمەوێت زیاتر کەسایەتەکان وە لە هەمان کاتە هاوڵاتیان لە سنوورەکە وەربگرن بۆ ئەوی بزانین تا چەند
کۆچی مامۆستا بۆ شاهی دروست کردووە. سلام علیکم سڵاوتان لێبێ مامۆستا دووبارێک نەبی هەر بێ ئەو قسەمان بۆ بکەن لەسەر کۆچی مامۆستا تا چەند کۆچی مامۆستا کەلێن دروست دەکاوە تا چەند نیگەران بووم باڕووداوە. بەڵێ مامۆستا بەڕاستی مامۆستا عەبدولقادر کەلێنێکی گەورەی ڕۆیزەکانی کۆمەڵی ئیسلامی بەتایبەت لە سووری مەڵبەندی شارە زۆری کۆمەڵی ئیسلامیدا بەڕاستی پیاوێکی لێهاتوو، پیاوێکی بەویقار بوو، پیاوێکی سنگپراوان بوو، پیاوێکی هیلاک نەبوو، مادوون ناس بوو لە بواری داوە و بانگوازە. بەڵام بەداخەوەی تر دیارەوە قەدەری خوایە ویشتی خواوە بوو کە بەم تەمەنەکەمە و پڕبەرەکەتی ئینشەڵا بگەڕێتەوە تەمەنا دەکەین خوای گەورە بە پیردەبسی بەرینی شاد بکات. لە ماوەی ڕابردوودا بەرکەوتنی لەگەڵ مامۆستا هاتان بوو بێت خاڵە زۆر ئەرێنیەکان و تایبەتەکانی مامۆستا چییە وەکو ئێستا هەوڵمان پێگری ببرن مامۆستا عەلی بابی سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان ببرن گەیشتە مزگەوتی گەورەی قەزای شارە سوور و وەکو ئاماژەمان پێدا بڕیارە مامۆستا لە مەراسیمە خداوەتە ئەسپەردەکردنی ئامادەی هەبێت بەرپرسانی باڵا ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان هێوەری هاتن و شانتی مەکتەبی ئەمیر یاخود نووسینگەی سەرۆکی کۆمەڵی دادگەری دەکەن ئێستادا ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان و کەسایەتەکانی سنوورەکە و بەرپرسانی باڵاوە لە هەمان کاتدا بەرپرسانی حیزبی حکومیش لە سنوورەکە و مامۆستایانی سنوورەکە ئامادەیان هەیە بڕیارە نوێژ مردوو لەسەر تەرمینی مامۆستا عەبدولقادر ساڵح ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و لە هەمان کاتیشدا لە پرسراوی ماڵبەندی شارە سوور کۆمەڵ بەڕۆژی ئێستا مامۆستا منداڵەکانی مامۆستای کۆچ کردو بەسەر دەکات و سەرخۆشی خۆی ئاڕاستەی کەس و کارەکەی دەکات. ئێستادا وەکو دیمەنەکان دەتەکەن ئەمە وەکو مامۆستاش ئاماژە بێتدا پێشتر دوو جار نوێژ لەسەر تەرمی مامۆستا کراوە ئێستا بۆ جاری سێم بە شێوەیەکی بەفراوانتر نوێژی مردوو لەسەر تەرمی مامۆستا عەبدولقادر ساڵح دەکرێت. ڕاستەوخۆ دیمەنەکانی ئەنجامدانی نوێژی مردوو لەسەر مامۆستا عەبدولقادر ساڵح لە مزگەوتی گەورەی قەزای شارە زۆر بۆتان دەکوازینەوە. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الرحمن الرحيم. نعبد وإياك نستعين. صراط الذين أنعمت عليهم غير المغضوب آمين. الله أكبر. اللهم صل على محمد. الله أكبر. الله اللهم اهدنا إلى الله أكبر. الله السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. ئێستادا ئەنجامدانی نوێژی مردوو لەسەر تەرمی مامۆستا کۆتایی هات.
جانم نو هیچ استثناء ئەمەی بینیتان مەراسیمی ئەنجامدانی نوێژ بوو پاش وچانێک دەچینە گۆڕستانی قەزای شارە سوور و لێوەش درێژە بە ڕۆماڵەکەمان دەدەین. بەڵێ بێگومان ئەوەی ئێستا لەسەر شاشە دیارە ڕێوڕسمی بە خاکسپاردنی مامۆستا عەبدولقادرە بێگومان لە ناوچە و لە زێری خۆی کە لە شارە زوور مامۆستا ژیاوە ئەوەی کە دەیبینن مەراسیمی بە خاکسپاردنێتی لە نێو ئاپۆڕایەکی قەرەباڵغی جەماوەری هەم ئەندامان و دۆستان و لایەنگرانی کۆمەڵی دادگەری هەم خزمان و هاوڕێکان و بانخوازان و کەسانی دڵسۆز بە ئاینی پیرۆزی ئیسلام و بانگەوازی ئیسلامی ئەوەی کە ئێستا دەیبینن ڕێوڕسمی بە خاکسپاردنی مامۆستا عەبدولقادرە لە شارە زوور کە جەنابیان بەرپرسی مەڵبەندی شارە زووری کۆمەڵی دادگەری کوردستان بوون ئەوەی کە ئێستا لەسەر شاشە دەرەکەوێت تەرمی مامۆستای کۆچ کردووە بۆ دوجار تەسلیم بە خاکەکرێت و ماڵ ئاوایی لێ ئەکرێت لەلایەن هاوڕێکانیەوە. وەک پێشتی ژاماژەمان پێکرد مامۆستا لە ساڵانی 90ەکاندا پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردو و لە ڕێخستنەکانی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی بۆتە ئەندام. یەکێک بووە لە قوتابیەکانی مامۆستای کۆچ کردو مامۆستا ناسح مەلا ساڵح و لای ئەوان زانستە شەرعەکانی خوێندووە. دواتر باسی کاروانی پڕسەروەری ئەم کۆمەڵ و ڕابوونە بکە. بەخێر بیتەوە مامۆستای گیان، بەخێر بیتەوە وا چەند ڕۆژێکە گوێمان خولیای دەنگی تۆیە. بەخێر بیتەوە مامۆستای گیان، بەخێر وا چەند ڕۆژێکە گوێمان خولیای دەنگی تۆیە. وا تەمەنێکە چاومان خولیای ڕەنگی تۆیە. بەخێر بیتەوە مامۆستای گیان، بەخێر بیتەوە، بەخێر بیتەوە. بەڵام ئێمە چی لە جەستەی بێڕۆحی تۆ بکەین؟ چی لە چاوی بێبینایی و چی لە زاری بێگوفتاری پڕمیهرەبانی تۆ بکەین؟ بەخێر بیتەوە، بەخێر ئەم بەم بێدەنگیەوە بەخێر بیتەوە مامۆستای گیان، بەم پۆشاکە سپیەوە بەخێر بیتەوە مامۆستای گیان. بەخێر بیتەوە بۆ کانی هەمزە و زەڕایەن و شارە زوور. بەخێر بیتەوە بۆ نێو هاوڕێیان و خۆشەویستان و خزم و کەسوکار. بەخێر بیتەوە مامۆستای گیان، ئەی مامۆستای هەمیشە بێدار. بەخێر بیتەوە، بەخێر، بەخێر بیتەوە و بەخێر بچیت. بەخێر بیتەوە و بەخێر بچیت بۆ لای مامۆستا ناسحی مەلا ساڵحی مامۆستات و بەخێر بیتەوە و بەخێر بچیت بۆ لای مامۆستا تۆفیقی حاجی ڕەزای ئیمامی و بەخێر بیتەوە و فەرموو بگە بە مەجلیسی مامۆستا مەلانووری ئیمامی و فەرموو مامۆستای گیان بەخێر بیتەوە و فەرموو بگە بە کاروانی ساڵحان و پیاوچاکان. فەرموو ئەمڕۆ سڵاوێکی پڕخۆشەویستی و دەست لە ملان لەگەڵ کاک عەبدوڵڵا تەرخانی هاوڕێی گیانی بە گیانی خۆت بکە. بەخێر بیتەوە مامۆستای گیان، بەخێر. فەرموو لە دوا مەنزڵی خۆتەوە، فەرموو لە دوا مەنزڵی خۆتەوە بگە بە کاروانی ساڵحان. بەخێر بیتەوە بۆ کانی هەمزە و زەڕایەن و شارە زوور. بەخێر بیتەوە دوا مەنزڵت پیرۆز بێت و قەبرەکەت پڕ بێ لە بۆن و بەرامەی بەهەشت. بەخێر بیتەوە مامۆستای گیان، بەخێر بیتەوە بۆ نێو هاوڕێیان و خۆشەویستان و خزم و کەسوکارت. بەخێر بیتەوە مامۆستای گیان، بەخێر بیتەوە و بەخێر بچیت. بەخێر بیتەوە و بەخێر بچیت
وا چەند ڕۆژێکە گوێمان خولیای دەنگی تۆیە، وا تەمەنێکە چاومان خولیای ڕەنگی تۆیە. بەخێر بیتەوە و بەخێر بچیت مامۆستاگیان. جوان خاسەکەی شارە زورم، دەنگە دلێرەکەی ئیسلام، تووڕەی ناڕازی لەستەم، پشتیوان و دەنگی شەقام. بەخێر بیتەوە ئەزانی تۆ بە ئۆغرت بە سەفەری کوتوپڕت، پشتی ئەزیزانت شکاند، قوتابیەکانت بێناز کرد، دڵی مناڵی هەژارت دووجار تۆراند. بەخێر بیتەوە ئازیزم مامۆستاگیان. مامۆستاگیان گیانی هەمووان، ڕوو خۆشەکەی نێو مزگەوت و لای نەخۆش و دۆست و میوان. بەخێر بیتەوە بەخێر، بەخێر بیتەوە خەم خۆرەکەی بەرنامەی خوا، مامە خەمەی ڕەوشتی جوان. ئەم نیشتیمانە، ئەم سەنگەری بەرخودانە، ئەم خەبات و تێکۆشانە بە چوونت، بە ئاوابوونت مەملەکەتی دڵشکانە. یاخوا ئێمە چەند لێت ڕازین، خودای مەزن هەزار هێندە، ئێمە چەندەمان خۆش ویستی لە دڵماندا، چەندە بەرزی لە لای خوداش سەد ئەوەندە. بەخێر بیتەوە مامۆستاگیان، بەخێر بیتەوە. مامۆستای قوتابخانە و سەحوە و ڕابوون، بەخێر بیتەوە مامۆستاگیان. ئەی پێشمەرگە و ئەی سەرکردەی پڕ لە وزەی بێماندوو بوون، بەخێر بیتەوە و چاوێک هەڵبڕە و ببینە تەماشا کە مامۆستاگیان ئەم خۆشەویستانت ببینە. وا لە پێشوازی جەستەی سارد و ڕۆحی گەرمت چاو بە فرمێسک ڕاوەستاوین. بەخێر بیتەوە و چاوێک هەڵبڕە و ببینە تەماشا کە مامۆستاگیان ئەم خۆشەویستانت ببینە. چاوێک هەڵبڕە و ببینە و تەماشا کە مامۆستاگیان ئەم خۆشەویستانت ببینە. وا لە پێشوازی جەستەی سارد و ڕۆحی گەرمت چاو بە فرمێسک ڕاوەستاوین. وا لە پێشوازی لاشەیدا پۆشراو بە کفنت دڵ پڕ لە خەم ڕاوەستاوین. تەماشا کە مامۆستاگیان ڕۆحمان تێکەڵ بە ڕۆحی تۆ بووە و دەم بە دوعا ڕاوەستاوین. بەخێر بیتەوە بەخێر، بەخێر بیتەوە و بەخێر بچیت بۆ لای مامۆستا ناسحی مەلا ساڵحی مامۆستات و بەخێر بیتەوە بەخێر بچیت بۆ لای مامۆستا فازیل ئەحمەدی نووری حیکمەی زەڕایەن و بەخێر بیتەوە بەخێر بچیت بۆ لای حاجی دڵشادی شەمێرانی و کاک حەمەد تۆفیقی مامۆیی. بەخێر بیتەوە بەخێر بچیت بۆ لای مامۆستا تۆفیقی حاجی ڕەزای ئیمامی و فەرموو مامۆستاگیان بگە بە مەجلیسی مامۆستا مەلا نووری ئیمامی و فەرموو ئەمڕۆ سڵاوێکی پڕخۆشەویستی و دەست لە ملان لەگەڵ کاک عەبدوڵڵا تەرخانی هاوڕێی گیانی بە گیانی خۆت بکە. بەخێر بیتەوە مامۆستاگیان، فەرموو لە دوا مەنزڵی خۆتەوە لەگەڵ شەهید سڵێمانی پەریهێرۆ و شەهید عەلی مستەفا و شەهید ئاسۆی کاک نەجیبی ڕیشسپی و سەرجەم شەهیدانی سەحوەکەمان باسی کاروانی پڕسەروەری ئەم کۆمەڵ و ڕابوونە بکە.
بسم الله الرحمن الرحيم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا ليجزي الله الصادقين بصدقهم ويعذب المنافقين إن شاء أو يتوب عليهم إن الله كان غفورا رحيما ورد الله الذين كفروا بغيظهم لم ينالوا خيرا وكفى الله المؤمنين القتال وكان الله قويا عزيزا بسم الله الرحمن الرحيم ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء الحمد لله الذي وهب لي على الكبر إسماعيل وإسحاق إن ربي لسميع الدعاء رب اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب بسم الله الرحمن الرحيم فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات
بل أحياء ولكن لا تشعرون ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. دوای مەراسیمی سەرقەبران ڕاستەوخۆ ئینشاڵڵا چینەوە بۆ هۆڵی بۆنەکان بۆ درێژەدان بە پرسە و ماتەمینی بەڕێز مامۆستا عەبدولقادر و هەروەها میوانانی بەڕێز ئامادەبووان ئاگادارەکەینەوە کە نان خواردن لەلایەن ئەنجومەنی قەزای شارەزوری کۆمەڵی دادگەری ئامادە کراوە بۆ پیاوان هەر لە بینایی ئەنجومەنە و بۆ خوشکانیش لە نزیک ماڵی مامۆستا عەبدولقادری ڕەحمەتیە و داواکارین لەو بەڕێزانی کە کەمێک دوور وەستاون بۆ مەراسیمەکە گەر نزیکتر ببنەوە سپاسیانەکەین و بە خێراتنیانەکەین و خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک داتەوە. بەناوی مەڵبەندی شارەزوری کۆمەڵی دادگەری و سەرجەم ئۆرگانەکانی سەر بە مەڵبەند زۆر زۆر بە گەرمی بە خێراتنی هەموو لایەکەکەین نوێنەری لایەنە سیاسیەکان و دام و دەستگا حکومیەکان مامۆستایانی ئاینی و زانایان و کەسایەتیە کۆمەڵایەتیەکان خزمان و دۆستان سەرۆک عەشیرەتەکان یاخوا بەخێر بێن خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە. دوا بە دوای خوێندنەوەی تەڵقین لە نزیک قەبری مامۆستا عەبدولقادر مەراسیمی سەرقەبرانمان دەست پێکات بۆ ئینشاڵڵا ئەوانەی کە کەمێک دوورن هەتا مەجالە بێت نزیک ببنەوە سوپاسیانەکەین و ڕووبکەنەوە مەنەز دوایی تەڵقین
سواز بۆ هەموو لایەک خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە. إن ربهم بهم يومئذ لخبير. گەری و بنەماڵی بەڕێز مامۆستا عەبدولقادر ساڵح زۆر سوپاسی بەڕێوەبەر و ستاف و کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی بەخشینەکەین کە لەو ماوەی ڕابردووە کە جەنابی مامۆستا عەبدولقادر نەخۆش بوو زۆر بەو پەڕی توانایانەوە خزمەتیان کرد، سوپاسیانەکەین و دەستخۆشیان ئاڕاستەکەین. شارەزووری کۆمەڵی دادگەری زۆر سوپاسی یەکە ئیداریەکانی قەزای شارەزوورەکەین، قایمقامەتی قەزای شارەزوور، بەڕێوەبەرێتی پۆلیس، بەڕێوەبەرێتی پۆلیسی هاتوچۆ، دەستگای ئاسایش، هەموو لایەنە ئەمنیەکانی دیکە سوپاسیانەکەین و دەستخۆشیانەکەین.
مەراسیمەکەمان دەست پێەکە داواتان لێ یەکەین کە ڕووبە ئەم مەنەسە بوەستن سوپاسانەکەین خی گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە. بسم الله الرحمن الرحيم من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. ئامادە بوانی مەراسیمی بە خاکسپاردنی تەرمی مامۆستا عەبدولقادر ساڵح بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام و سۆشیال میدیاکان و کەناڵەکانی دیکەی ڕاگەیاندن سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. هەموو لایەک بەخێر بێن بۆ ئەم مەراسیمە سوپاسانەکەین و دوعای خێرمان هەیە بۆتان خوای گەورە پاداشتی خەیری هەموو لایەک بداتەوە. بەڕێزان دەستپێکی مەراسیمەکەمان بە وتەی بەخێراتن دەبێت لەلایەن وتەی بەخێراتنی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری ئەو مەڵبەندەی کە بەڕێز مامۆستا عەبدولقادری ڕەحمەتی بەرپرسی بوو لەلایەن بەڕێز مامۆستا سەردار ڕاستپێردراوی مەڵبەندی شارەزوور با بفەرمێت بۆ خوێندنەوەی وتەی بەخێراتن. بسم الله الرحمن الرحيم من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان، بەڕێزان ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری، بەڕێزان نوێنەری دام و دەستگا حکومی و حیزبیەکان، بەڕێزان مامۆسایانی ئاینی و پیا و ماقوڵان و کەسایەتە کۆمەڵایەتیەکانی دەڤەری شارەزوور و کوردستان، بەڕێزان ئامادەبوانی مەراسیمی بە خاکسپاردنی مامۆستا عەبدولقادر ساڵح، ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله. بەناوی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری و هەموو ئۆرگانەکانی سنووری مەڵبەند بەخێرهاتنی یەک بە یەکتان دەکەین. سوپاسی ماندووبوون و خەمخۆریتان دەکەین کە لە سەرەتای نەخۆشکەوتنی مامۆستا عەبدولقادر بەسەردانیکردنی لە نەخۆشخانە و هەواڵپرسینی لە ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵمان بوون تا ئاستی هێنانەوە و نوێشکردن و بە خاکسپاردنی سوپاستان دەکەین، دوعای خێرتان بۆ دەکەین. بەڕێزان مامۆستا عەبدولقادر تەنها سەرکردەیەکی کۆمەڵ نەبوو، بەڵکو یەکێک بوو لە ئێوەی بەڕێز و خەمخۆرێکی دین و ژینی گەلەکەمان بوو. بە تایبەتی لە پرسە کۆمەڵایەتیەکاندا زۆر چالاک بوو، تا دواساتەکانی ژیانی دڵسۆزێک بوو بۆ ڕابوونی ئیسلامی و هەردەم لە خەم و پێشکەوتنی سەحوەی ئیسلامیدا بوو، بەڵام مردن بواری پێنەدا تا خزمەتی زیاتری گەلەکەمان بکات. بۆیە هەمومان دوعای خێری بۆ دەکەین کە پەروەردگار لە خزمەتی پەروەردگارا بێ، لە خزمەتی پێغەمبەران و پیاوچاکانە خوای گەورە حەشری بکا و پلەی بەرز بکاتەوە و سەبووری ئێمە و سەرجەم کەس و کار و خانەوادە بەڕێزەکەیان بدات. هەر لێرەوە جێخۆیەتی سوپاس و دەستخۆشی بکەین لە بەڕێزان نەخۆشخانەی بەخشین کە لە ڕۆژی یەکەمی نەخۆشکەوتنی مامۆستا عەبدولقادر تا وەفاتی هاوکارمان بوون، و زۆر سوپاسی زانایان و کەسایەتێک کۆمەڵایەتەکانی دەڤەری شارەزوور و پێنجوێن و دەربەنی خان و عەربەت و هەموو کوردستان دەکەین لە هەواڵ پرسینیان، و زۆر سوپاسی دام و دەستگا حکومیەکانی قەزای شارەزوور دەکەین. خوای گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە. وەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەت اللهی وەبەڕەکات و مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری کوردستان 25 دەی 2023 زاینی. مامۆستا عەبدولقادر ساڵح فەتحوڵڵا لە ساڵی 1973 لە گوندی زەڕایەنی کۆن لەدایک بووە و هەر لەوێش خراوەتە بەر خوێندن و قۆناغەکانی خوێندنیشی لە هەمان شوێن تەواو کردووە و لە چەند قوتابخانەیەک مامۆستا بووە و دوجاریش لەگەڵ مامۆستا ژیانی هاوسەری لە قوتابخانەی بێستانسوور مامۆستا بووە. هەر لە سەرەتای نەوەدەکانەوە پەیوەندی کردووە بە ڕێخستنەکانی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامیەوە و یەکێک بووە لە قوتابیەکانی بەڕێز مامۆستا ناسیح مەلا ساڵحی ڕەحمەتی و لای جەنابیان درێژەی داوە بە خوێندنی زانستە شەرعیەکان و هەر لە سەرەتاوە بەهرەمەندی و دڵسۆزی زۆری پێوە دیار بوو و بە خێرایی لە کاری ڕێکخراوەییدا گەشەی کردووە و هەرزوو متمانەی قیادە و قەواعیدی بەدەست هێناوە و هەر کارێکی پێ
پێشپێدرا بێت بە سەرکەوتوانە ئەنجامی داوە و چەندین پۆست و پلەی حیزبی پێشپێدراوە. لەوانە بەرپرسی ناوچەی هەڵەبجەی تازەی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی بووە، بەرپرسی ناوچەی دەربەندیخانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بووە، ئەندامی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی بووە لە هەڵەبجەی شەهید و کۆتا پۆستی بەڕێزیشیان لە 2015 بۆ ماوەی دووخل تا وەفاتی بەرپرسی مەڵبەندی شارەزور و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری بووە. لە هەموو ئەم ئۆرگاناندا کاری بانگەواز خەمی لە پێشینەی بووە و زۆربەی کاتەکانی ژیانی لە خەمی پەروەردەکردنی تاکانی کۆمەڵدا بووە لە برایان و خوشکان و نەوجەوانان. لەگەڵ بوونی چەندین نەخۆشی جەستەیی بەڵام بەڕێزیان بە جوانترین شێوە کارەکانی خۆیان ڕاپەڕاندووە و مەڵبەندی شارە زوریش یەکێک بۆ لە چالاکترین مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری. بە لەدەستدانی کەلێنێکی گەورەی خستۆتە نێو ئۆرگانەکانی مەڵبەند و کاری ئیسلامیمان و داواکارین لە خوای پەروەردگار بە باشترین شێوە ئەو کەلێنەمان بۆ پڕ بکاتەوە و مامۆستاش بە باشتی بەرین شاد بکات. لە ساڵی 1996 هاوسەرگیری کردووە و لە دوای خۆی 4 کوڕ و 2 کچی لێبەجێماوە. داوای موفەقی و سەرکەوتن بۆ مناڵەکانی ئەکەین. خۆشەویستان، ئێستاش پێکەوە گوێبیستی وتەی بنەماڵە ئەبین لەلایەن بەڕێز کاک محەممەد کوڕە گەورەی مامۆستا عەبدولقادر با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان، مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری و ئەندامانی سەرکردایەتی و هاوخەباتانی مامۆستای بابم. بەڕێزان، زانان و سەرۆک عەشیرەتەکان و پیا و ماقوڵەکان، بەڕێزان، کەسایەتی ئاینی و کۆمەڵایەتیەکان، بەڕێزان، نوێنەرانی دام و دەستگا حیزبی و ئەمنیەکان، بەڕێزان، ئامادەبوانی مەراسیمی بە خاکسپاردنی بابم، یەخوا بەخێر بن سەرسەر و سەرچاومان. ئێمە وەک بنەماڵی مامۆستا عەبدولقادری بابم زۆر سوپاستان دەکەین و مەمنونتانی و دەستخۆشیتان لێ دەکەین کە هەر لە یەکەم ڕۆژی نەخۆشکەوتنی بابی ڕەحمەتیمان بە سەردانیکردن و هەواڵپرسینتان ئێمەتان بەسەر کردەوە و لەو بارە قورسەی سەرشانی ئێمەتان سوک کردەوە. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە. لێرەوە بە پێویستی دەزانین کە وەک بنەماڵەکەمان زۆر سپاسی بەڕێوەبەر و ستافی کارگێڕی و تەندروستی کارمەندانی بەخشین بکەین کە بەڕاستی ئەوان لە بەرامبەر بابی ڕەحمەتیم و میوانان و سەردانیکەرانی بابم هەرگیز درێخیان نەکردووە و هەرگیز کەم تەرخەم نەبوون. و زۆر سوپاس و دەستخۆشی دەکەین لە ئەندامانی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری و تەواوی ئۆرگانی سنووری مەڵبەندی شارەزوور کە بۆ ماوەی 8 ساڵێکە لە خزمەتی بابی ڕەحمەتیم کە بابی ڕەحمەتیم بەرپرسیان بووە کە ئەوانش زیاتر لە ئێمە هاوخەم و ناڕەحەتیان دەربڕیوە. بەڕێزان، من قول الله تعالى من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه ومنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. بەڕاستی ئێمە کە کەسی نزیکی بابمانین ومێدەوارین باوکمان بەرەو ئاەتە پیرۆزە کەوت بێت چونکە بەڕاستی زۆر ڕاستگویانە لە بوارەکانی عیبادەت و لایەنی پەروەردەیی و بانگەواز و کاروباری کۆمەڵایەتی و دەستگیرۆی هەژاران بووە و ئەسپی خۆی تاوداوە. هەر بۆیە جێگەی بابم بۆ هەتا دیار دەبێت و بە ئێمەمانان پڕ ناکرێتەوە. وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر خوای پەروەردگار کەسێکی خۆش بوێت پێش ئەوەی بیگەڕێنێتەوە بۆ لای خۆی تاقیکردنەوەی قورسێکە و بەردەوام تاقیەکاتەوە بۆی کە گەڕاندیەوە بۆ لای خۆی بە پاکی بیگەڕێنێتەوە لای خۆی. بابی ڕەحمەتیم لە 2009 بە بەردەوامی نەخۆشە، حتا ئاوی ساردی کە ئەخواردەوە دانەکانی ئێشێ هاو ئاوی سارد. بەردەوام سابیر بووە باوکم. یەکێک لەو شەوانەی کە باوکم لەژێر ئازارا بووە سەعات 3 شەو خەبەرم بووە چوومە هۆڵەکە سەیرەکەم باوکم لەژێر ئازارا هەردوو چاوەکانی سوور بۆتەوە. وتم باوکە بۆ خاتری خواوە چییە؟ بەیانیەکەی بردمان بۆ خەستەخانە وتیان ڕێژەی یوریک ئەسیدەکەی لە شیوەنە بەرز بۆ ئێسقانی لاشەی کون کردووە. باوکم سابیر بوو، هەمیشە سەبر یەگر لە ئاست ئەو تاقیکردنوانەی کە خوای پەروەردگار تاقیە کردەوە. بەڕێزان، ئامادوان وێڕێز، بابی ڕەحمەتیمان خەمخۆر بۆ تەواوی موسڵمانانی جیهان کۆتا پۆستی لە فەیسبووکەی خۆی کە کردوێتی خەمخۆری بۆ ئەو کارەساتەی کە بەسەر موسڵمانانی کردی غەزەدا دێت خەمخۆری خۆی بۆ دەربڕیون. داوای نوسڕەت و سەرکەوتنی بۆ کردوون بە بەردەوامی، دوعای بۆ کردوون کە ئێمەش لێرەوە هەمان دوعا و هاوخەمی بووبارە دەکەینەوە کە باوکم کردوێتی. لە خوای گەورە داواکارین موسڵمانانی کردی غەزە و تەواوی گیان
سەرکەوتنیان پێعتاکە داواکارین لە خوای پەروەردگار شەهیدانی کەرتی غەزە بە شەید قبول بفەرمێ و شیفای عاجل بۆ بریندارەکان بنێرێ و سەبووری و ئارامی بڕژێ بەسەر دڵ و دەرونی ئێمە و مسلمانانی غەزەش و بە خێراتنتان دەکەین. لە کۆتاییدا داواکارین لە خودای میرەبان و خاوەن کانگای بەزەیی کە لە باوکی ڕەحمەتیمان خۆش بێت و بە پلە بەرزەکانی بەشتی پێنسیب بکات. داواکارین لە خوای گەورە کە هەموو هەنگاوێکتان بۆ بکات بە چاکە و بە بەهشتی نەبڕاوەتان شاد بکات. کۆتا قسەم من قول الله تعالى لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتی خێری مامۆستا کاک محەممەد بداتەوە وخوای گەورە سەبووری هەموو لایەک بدات. بەڕێزان ئێستاش لە خزمەتی بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپی دەبین با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده الذي لا يدوم إلا ملكه ولا يبقى إلا وجهه وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين خصوصا سيدهم وإمامهم محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. منیش لەلایەن خۆمەوە بەناوی قیادەی کۆمەڵی دادگەریەوە پڕ بەدڵ سوپاسی هەموو ئەو براو خوشکە بە ڕێزانە دەکەین کە هەر لە ساتەوەختی نەخۆشکەوتنی برای بەڕێزمان مامۆستا عەبدولقادر ساڵحەوە بەدەمیەوە بوون بەدەم خۆی ماڵ و منداڵیەوە بوون خوا پاداشتی هەموو لایەکتان بداتەوە و ئێستاش ئەو خەڵک و جەماوەرە بەڕێز و خۆشەویستەی کە بەشداری بە خاکسپاردنی یان کردووە خوای پەروەردگار بە کەڕەمی خۆی بە باشتری شێوە پاداشتانداتەوە بیخاتە تەرازووی چاکە و حەسەناتان. بەڕێزان من چەند وشەیەکی کورتان عرض دەکەم. مامۆستا عەبدولقادر هەمووتان دەزانن کە پیاوێکی دیندار و مسلمان و لە پەیڕەوانی ڕێبازی پێغەمبەری خاتەم بووە صلی الله عليه وسلم. من پێم وایە ئەوە بۆ خۆی لە خۆیدا گەورەترین شانازیە برا خۆشەویستەکانم بۆ هەمووتان دەڵێم کە ئینسان ژیانەکەی بە پێی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڕێکە بە بەندایەتی خواوە و بە پەیڕەویکردن لە پێغەمبەری خواوە و بە چراگرتنی کتێبی خواوە. لە ڕاستیدا ژیانێک کە لەسەر بناغەی بەندایەتی بۆ خوا بەڕێ دەکرێ و بە دوای پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وسەلام و لەبەر ڕۆشنایی قورئاندا ئەو ژیانە بەڕێ دەکرێ. ئەم ژیانە ژیانێکە بۆ خاوەنەکەی کەلێن دەگرێت کەلێن. بەڵام وەڵڵا ژیانێک بە دوور لە خوایی بەڕێ بکرێ خاوەنەکەی لەسەری قەرزدارە وەکو خوای پەروەردگار لە کۆتایی سوورەتی نەبەدا دەفەرمێ وەیەقول الکافر یا لەیتەنی کونت تورابا. بابای بێ بڕوا لە ڕۆژی دواییدا دەڵێ خۆزگە گڵ بوومایە. هەندێک لە زانایان دەڵێن کە دەبینێ ئاژەڵ و دڕندەکان دوای دادگای کرانیان دەبنەوە بە خاک و خۆڵ خۆزگە بەوان دەخوازێ. مامۆستا عەبدولقادر و برایەکانی و خوشکەکانی دیکەشی چ لە هەرێمی کوردستان و عێراق و فراوانتریش هەموو ئەوانی کە ئەهلی ئیسلام و ئەهلی ئیمانن ئەوە گەورەترین شانازیانەکە لەسەر ڕێی پێغەمبەری خاتەمن صلی الله عليه وسلم. حەدیسی پێغەمبەرە دەفەرمێ ئودکوروا مەحاسینە مەوتاکم باسی چاکەکانی مردووەکانتان بکەن بۆی خەڵک بیان کاتە سەر مەشق. ئەمما مامۆستا عەبدولقادری ئێمە هەر خوا بەندەناسە بەڵام پیاوێکی پێم وایە هەتا بڵێ دڵسۆز زۆر دڵسۆز بوو بۆ خوا و ئەوەی کە ئێمە 15-20 ساڵێکە زیاتریش بەیەکەوەین. و مامۆستا عەبدولقادر پیاوێکی زۆر خاچی بوو و پیاوێکی زۆر نەرمونیان و میهرەبان بوو و پیاوێک و بەڕاستی زۆر ماندوونە ناز بوو. ئەوەی کاک محەممەدی کوڕی باسی کرد ڕازەکە میش دەزانم لەگەڵ ئەو نەخۆشی و دەرد و ناڕەحەتیانەش بەڵام نەپساو بوو نەلەخشاو بوو و پیاوێکی زۆر کۆمەڵایەتی بوو مەگەر چۆن
پێم وانییە لەم دەبەری شارە زورە تازیەک بوو بێ نەخۆشێک بوو بێ گرفتارێک بوو بێ مامۆستا عەبدولقادر پێیزانی بێ و لەگەڵ ڕەفیقەکانی دیکەی مەڵبەندی نەچوو بێت و لە ذاتی خۆشیدا پیاوێکی عابید بوو بۆ خوا دیارە هەموو موسڵمانێک دەبێ هەر ئەهلی نوێژ و تاعات بێ بەڵام بەعزە کەسێک عیبادەتە شەخسیەکەی تۆخترە و بەهێزترە و بەقووەترە من لێرەشەوە بە هەموو لایەکتان دەڵێم ئەگەر ئینسان بیەوێ لە بەردەم کێشە و گرفتەکانی ڕۆژگاردا لە بەردەم ترس و تەماعدا لە بەردەم ناڕەحەتیەکاندا خۆڕاگر بێ با زیاتر بەخوا و پەیوەست بێ با زیاتر بەخوا و پەیوەست بێ خوا دەفەرمێت ئەلا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون ئاگادار بن دۆستانی خوا نزیکانی خوا خۆشەویستانی خوا نەترسیان لەسرە نەخەمیش دادەگرن نەترسی داهاتویان لەسرە هیوا هەیە بە قەرز دەترسێ هیوایە هەر بەوە هەم دەترسێ خۆی تۆقاندووە و نەبۆ ڕابردوش خەم و پەژارە دادەگرێت چونکە ئەوەی پاکە بێباکە ئەوەی ژارەکەی بە مسلمانەتی بە دینداری هێنابێ کە ئاوەڕ دەداتەوە دڵخۆشە دڵێ لەخوا بەزیاد بێ نوێژەکانی خۆم لە کاتی خۆیدا جێبەجێ کردوون ڕۆژی مانگی ڕەمەزانم گرتووە و ئەرکە شارعیەکانم جێبەجێ کردوون خۆم لە قەدەغە کراوەکان پاراستووە حەقی خوای پەروەردگارم جێبەجێ کردووە حەقی مسلمانان و بە هەموو توێژەکان جێبەجێ کردووە ئەمە دەبێت هۆیە کە خەم بۆ ڕابردوو دانەگرێ و ترسی داهاتوشی نەبێت کە ئینشاءڵڵا بەسەری بەرز و بەڕووی سوورەوە دەچێتەوە خزمەت خوا مامۆستا عەبدولقادر پیاوێکی زۆر کۆمەڵایەتی بووە و پیاوێکی بە حەقیقەت لە کاروباری هەرەوەزی و دەستە جەمعی و کاروباری حیزبیشدا پیاوێکی دڵسۆز و پابند بە پەیڕە و بە بەرنامە و بە مەرجانەی کە لەسەریان ڕێکەوتن پابند بووە خوا بە کەڕەمی خۆی ئێستا ئەم مامۆستا عەبدولقادرە ئومێدەم وایە لە بەهەشتەکانی خوادا بێ لە عالەمی بەرزەخدا بۆ زانیاریتان من ماتە فەقەت قامت قیامەته زانایان وایان گوتووە بەڵام زۆر ڕاستە هەر کەسێ مرد قیامەتی ئەو دێ لەگەڵ ئینسان ڕوحی لە جەستەی جا دەبێتەوە لە وەزی خۆی حاڵی دەبێت ئەم پێم وایە ئینشاءڵڵا مامۆستا عەبدولقادر بە پێی زاهیری حاڵی هەرخوا غەیب زانە بەڵام ئێستا لە بەهەشتی پێغەمبەردا لە بەهەشتەکاندا لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام و لە خزمەت شەهیدانی دیکەی ئیسلامدایە و ئەو ئایەتە مبارەکە کە لە سوورەتی ئەحزابدا هاتووە من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا پێم وایە ئینشاءڵڵا بەسەر مامۆستا عەبدولقادردا دەچەسپێ لە نێو بڕواداراندا پیاوانێک هەن صدقوا ما عاهدوا الله عليه ئەو پەیمانەی بەخوایان داوە لەگەڵیدا ڕاستیان کردووە فمنهم من قضى نحبه هەیانە کارەکەی خۆی تەواو کردووە نەدرەکەی جێبەجێ کردووە ومنهم من ينتظر هەشیانە چاوەڕێیە مسلمان دوو حاڵەتی هەیە برا خۆشەویستەکانم یان دەبێت لە پێناوی خوادا ڕوحەکەی خۆی بەخت کردبێ یان دەبێت چاوەڕێ بێ بەختی کە بیبەخشێ وەک پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من مات ولم يغزو ولم يحدث نفسه بغزو مات على شعبة من النفاق هەر کەسێ بمرێ جەنگ نەکا لە پێناوی خوادا بە تەماش نەبێ بیکە ئەوە لەسەر بەشێک لە نیفاق و دەغەڵی مردووە ئومێدم وایە مامۆستا عەبدولقادر لە ڕیزی پێغەمبەران و سدیقان و شەهیدان و ساڵحاندا بێ و بەتەکید ئەم دنیایش ئێمە دەبێ پند و دەرس و عیبرەت وەربگرین لە دەستدانی عەزیز و خۆشەویستانمان ئەمن لێرەدا ئامۆژگاری کاکە محەممەد و کاک مؤمین و کاک ئەحمەد و کاک ڕاوێژی برای هەروەها هەردوو خوشیان ئیسراخان و ماریەخانیش دەکەم کە بابزانن ئەوان سەربەرزن بە بابیان پێی سەربەرزن و دەبێت پیرۆزبایی لە بابیان کەن کە لە ڕێی خوادا ڕۆیشتووە و بە ئیمان و ئیسلام بۆ ڕۆیشتووە ئەوە شانازیە ئەوە بەدبەختیە ئەوە پەشیمانیە ئەوە شەرمەزارێک کابرا نەزانی لەسەر چ ڕۆیشت و لەسەر چ ڕێک بوو وەچی پێ بۆ خزمەت خوا وەکو من هێندێک لە بەرپرسانی ئەم وڵاتە دەبینم جار دەڵێم ئینشاڵڵا ئیمانتان هەیە دەڵێ بەڵێ دەڵێم چت ئامادە کردو بۆ خزمەت خوا دەڵێ مەبەستت چییە دەڵێم چت پێیە کە چوویە خزمەت خوا ئیمانێک عەقیدەیەک نوێژێک تاعەتێک ڕۆژوویەک خۆپاراسە لە محەڕەماتێک چیت پێ
ومێدم وایە کە مامۆستا عەبدولقادر لەو جۆرە کەسانەیە کە بەسەری بەرز چۆتەوە خزمەتی خوا و بۆ ئێمەش با ببێتە جێ دەرس و عیبرەت. مامۆستا عەبدولقادر ئەو بەیانەیە کە ئەو جەڵتەیە لێیدا ئەمە پێکەوە مەوعیدمان هەبوو کە بەیەکەوە سەفەری پێنجویان بکەین. من لە کەوڵۆز بووم گوتیان مامۆستا عەبدولقادر جەڵتە لێیداوە لەگەڵ مامۆستا ژیانی هاوسەری خوای پەروەردگار زیاتر خۆراگەری کا قسەم کرد گوتم چێ گوتی شتێکی وایە دوایی لەگەڵ کاک حاجی عومەری برایدا قسەم کرد من لەو کاتوە بەحەقەت دوعامان بۆ کرد بەڵام خوای پەروەردگار کاتەکانی دیاری کردوون و هەر کەسێک کاتی مەرجی هات تازە دوا ناکەوێ. ئێمە دەبێ ئەو دەرس و عیبرەتە وەربگرین کە هیچ کەس بەتەما نەبێت داخوا کەی دەژێ و کەی دەمرێ و چۆن دەبێ. مامۆستا عەبدولقادر مەوعیدی لەگەڵ من هەبوو ساغ و سەلیم بوو بەڵێ نەخۆشی شتی هەیە بەڵام ئەمە بەتەمای مردنی نەبووین بەڵام ئاوای لێ هات. هەتا نەخۆشیێکە لەسەر جێگایە دەمرێ 100 ساغ دەمرێ هەتا پیرێک دەمرێ هەزاران گەش دەمرێ بەتایبەتیەوەی کاکە محەممەدیش ئاماژەی پێدا جێی خۆیەتی ئەمە مادەم لەسەر گۆڕستانین ئێستا غەزە هەمووی بۆتە گۆڕستان بۆ مسلمانان یعنی 5-6 هزار کەسیان زیاتر ڕەنگە لێ کوژرابێ بەتایبەت ژن و منداڵ ڕێژەی زیاتریان ژن و منداڵن جێی خۆیەت ئێمە یادیان بکەین ئەوانە بەراو خوشتی ئێمە و ئەوانە میلەتێکی مەزلومن وەکو چۆن ئێمە ئەمە ئەوە چەند ساڵێکە لێرە ئەندازەیەک زوڵممان لەسەر لاسووە لەلایەنی غەیری خۆمان و بەڵام لەنێ خۆماندا زوڵم و گەندەڵی فەساد هەر هەیە ئەوانیش هەمان خەباتی کە کاتی خۆی ئێمە دەمان کرد ئەو خەباتە دەکەن بۆی زوڵمەکە لەسەر خۆیان لابەرن لە خاچی خۆیاندا ئازاد بن. یعنی زۆر شوورەی و نەنگە بۆ بەرپرسانی ئەم هەرێمە تا ئێستا هەڵوێستێکی سیاسی بیوێرانەیان دەرنەبڕیوە بۆ دیفاعکردن لە فەلەستینی مەزلومەکان و سەرکۆنەکردنی جوولەکە زایانیەکان زۆر ناشیرینە. من لەو بیندا لە بەغدا بووم سەردانی سەرۆکومار و سەرۆکوەزیران و هەندێک بەرپرسانی دیکەم کرد وتیان سەرمان سوڕ دەمێنێ لە هەموو دنیا شتێک هەیە بەڵام لای هەرێمی ئێوە لە ڕووی سیاسیەوە هیچ نییە وتم با بە خەڵک هەمووی خۆشاوە دەخڕوشێ وتیان ئەگەمە لێ نییە. بەهەرحاڵ ئومێدم وایە کە موسڵمانانی غەزە بەڵێ ئێستا ناڕەحەتی زۆریان لەسەرە ئومێدم وایە سەرنجامی خێر بێ ئومێدم وایە خوای تاالە دەروی خێریان لێ بکاتەوە و بە حەقیقەت ئێمە وەکو خەڵکی دیکەش تەماشای ژیان و مردن ناکەین. ئەوانەی کە دەڕۆن بە مەزلومی دەڕۆن لە غەزە و لە غەیری غەزە ئەوانەی کە بە مەزلومی دەڕۆن لە سزنی زاڵمەکاندا دەڕۆن بە ئاوارەی دەڕۆن دەکوژرێن حەقیقەت ئەوانە هەمووی بۆ بەهەشتن گومانی تێدا نیە و هەمووی شەهیدن مادەم ئەهلی ئیمانە و لەسەر ڕێی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە مەزلومی دەکوژرێ من قوتل دون مظلمته فهو شەهید فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە صەحیح بوخاری مسلمدا هەر کەسێک بە مەزلومی بکوژرێ شەهیدە مادەم ئەهلی ئیمان بێ. خوا بە لوتف و کەڕەمی خۆی دەروی خێر لە مسلمانانی غەزە بکاتەوە لە ئێمەی خەڵکی هەرێمی کوردستان بکاتەوە و لە خەڵکی عێراق بکاتەوە لە مسلمانان بەگشتی بکاتەوە. ئومێدم وایە ئەم وەزعی کە ئێستا لە غەزە هەیە لە مسلمانانی فەڵەستین قەوماوە ئومێدم وایە ئەمە دەستپێچێک بێ وەرچەرخانێک بێ لە ژیانی ئومەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام. هەز دەکەم مسلمانان وردە وردە بێدار دەبنەوە هۆشیار دەبنەوە غیرەتیان دەجوڵێ ئومێدم وایە ئەمە وەرچەرخانێک و دەستپێچێک بێ بۆ دەروی لێکرانەوەی خێر لە کۆی مسلمانان و کۆی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. جاریش کەس سوپاسی هەموو لایەک دەکەم خوا پاداشتان داتەوە خوا بە لوتف و کەڕەمی خۆی ڕۆحی ئەم مامۆستا عەبدولقادری بە بەهەشتەکانی خۆی شاد کرد بێ خوا لێی خۆش بێ جێی بەهەشت بێ گەرنی ئازا بێ خوای پەروەردگار ئێمەش عاقیبەت خێرکە سەرنجاممان خێرکە بە ئیسلام بۆ بمانشێنێ بە ئیمان و بمان برێنێ و لەسەر ڕێی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام بڕۆین و بمرین و تەواو بین. بە تەئکید هەر کەسێک لەسەر ئەو ڕێ بێت بژێ بمرێ بکوژرێ هەر چۆنێکی بێ هەر سەربەرزیەتی. من لێدا کۆتایی بەخسەکەم دێن وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه. خوای گەورە پاداشتی خێری بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بداتەوە. بەڕێزان وەک بنەماڵی مامۆستا عەبدولقادر داواکارن لە جەنابتان هەر حەقێکتان لەلا هەیە گردنی ئازاد بکەن ئەگەر حەقەکە هەر شتێکە و لە گردن ئازاییان نیە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری و وەکو بنەماڵش لە خزمەتانە ئەبین. بەڕێزان ئامادەبوانی بەڕێز ڕاستەوخۆ دوای ئەم مەراسیمە ئەچینە هۆڵی بۆنەکان لە خزمەتانە ئابین بۆ درێژەدان بە مەراسیمی ماتەمینی و پرسە
و هەروەها بۆ نیوەڕۆکەی لە خزمەتان نابین بۆ پیاوان لە ئەنجومەنی قەزای شارە زووری کۆمەڵی دادگەری و هەروەها بۆ ئافرەتانیش لە ماڵی مامۆستا عەبدولقادر. لێرەیە کۆتایی بە مەراسیمە ئەهێنین جارێکی دیکە بە ناوی مەڵبەندی شارە زووری کۆمەڵی دادگەری و بنەماڵەی مامۆستا عەبدولقادر زۆر سوپاستانەکەین و خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەکتان بداتەوە. زانایان و پیاوماقوڵان و ڕیشسپیان و کەسایەتیە کۆمەڵایەتیەکان، نوێنەرانی دام و دەستگا حکومی و حیزبیەکان، کەناڵەکانی ڕاگەیاندن، لایەنە ئەمنیەکان زۆر سوپاستانەکەین. وصلى اللهم وسلم على محمد وعلى آله وصحبه ومن والاه والسلام عليكم ورحمة الله وبركاته.